تەمبور وەک ئامێرێکی مۆسیقی کوردی لای پێڕەوکارانی ئاینی یارسان ئامێرێکی پیرۆزە. ئەوان پێیان وایە ڕۆح کە چووەتە ناوجەستەی مرۆڤەوە لە ڕێگەی ئاوازێکەوە بووە کە بەسەر تەژ ناو دەبرێت، بە تەمبوریش دەژەنرێت. بۆیە ئاوازەکانی خۆیان بەو ئامێرە دەژەن و وەک ئامێرێکی پیرۆز لێی دەڕوانن. کە لە سەرەتای خوڵقاندنی یەکەم مرۆڤ خوای گەورە ئەوێ مرۆڤ ئافەریدە بکە. فەرمانەدا مەلایکەکان خۆڵ و ئاوی بۆێنن، خەمیرەیە دروست دەکەن، فەرمانەدا بە ڕۆحی خۆی بچێتە ناوی هەتا ببێ بە مرۆڤ. ڕۆح هەڵە من ناچمە ناوی. بەچی قەناعەت بە ڕۆحەکە؟ بەوە ژەنینی تەمبور و لەگەڵ وتنی سرودێک پێی ئەڵێن سەرتەر. لە ناو جەمخانەکانی یارساندا 72 ئاواز دەژەنرێت. ئەوان باوەڕیان وایە ڕاز و زیکرەکانیان بۆ خوددا بە تەمبورژەنینەوە دەگات. لە کاتی زیکردکردن بۆ لای خوای گەورە هەر داواکاریەک هەر ڕاز و نیازێک هەیە لە ڕێی تەمبورەوە بگەێنیتە سەروی خۆت. بە کورتی و بە کوردی ئامێری تەمبور وەسیلەیەکە بۆ ئەوەی ئێمە ئەو ڕازانەی هێمانە لەگەڵ خوای گەورە بگەێنرێت و بتوانرێت بە شێوەیەک بێت کە قبول بێت. شارەزایانی مێژووی تەمبور دەڵێن زیاتر لە 7000 ساڵ پێش ئێستا تەمبور هەبووە. تەمبور ئامێرێکی مۆسیقیە و وابەستەی سەرەتای دروستبوونی مرۆڤە. تەمبور بەپێی دەقەکان، بەپێی دەقە ئاینیەکان یان بەپێی بەڵگە مێژوویەکان، مێژووی زیاتر لە 7000 ساڵ بەپێی دەقە ئاینیەکان دەکرێتەوە سەرەتای دروستبوونی مرۆڤ. یعنی دەتوانین بڵین زادەی پێشکەشکردنی خوداوەند بۆ مەسەرەن ئامێری تەمبور بۆ مرۆڤ بۆ مرۆڤی کوردی بووە. ئەو کاتێک کە میثۆلۆژیای لە میثۆلۆژیای ئاینی کوردیدا بەو شێوەیە هاتووە. کاتێک خوددا مرۆڤ دروست دەکاتن بەهۆی تەمیرەوە گیان دەکاتە بەری. جیا لە یارسانیەکان زەردەشتیەکانی وەک ئامێرێکی مۆسیقی پیرۆز لێی دەڕوانن، بەڵام تەمبور وەک شارەزایان دەڵێن ئامێرێکی مۆسیقی کوردیە و یارسانیەکان بەو پێی کە ڕەمزێکی ئاینیان پێداوە گەشەی فراوانتری لە سەردەستی ئەوان بینیوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.